بەناوی خوای بەخشندەی میرەبان بینەران و بیسەرانی عزیز لە هەر شوێنێکن سڵاوی خوای پەروەردگارتان لەبێت. خۆشحاڵم ئەم میوارێژ بە ئێوەی خۆشەویست دەکەمەوە بۆ باسکردن لە تەوەرێکی دیکەی فرامۆشکراو لە ناو مجتەماعی کوردی لە ناو دەستگا و موسساتی ئەم وڵاتە. بەداخەوە کە ئەمویست تەوەری بەرنامەکە ئامادەکەم، ینی ئەسەفی زۆرم چەشت لەوەی کە بەڕاستی توێژێکی زۆری ئەم تەوەرەکە ئەم شەو باسی دەکەین لە ناو کایەکانی حکومڕانی، لە ناو کایەکانی دەستی کار، لە ناو موسساتە بێڕۆڵ کراون. نەکەر بێڕۆڵ کراون، تەنانەت خەونەکانیشان لە گۆڕنراوە. بۆیە ئەم شەو باز لە لاوان دەکەین. تەمەن دەوترێت لاوان داهاتووی هەر نەتەوەیەکن. ئەوانەی دەبنە دکتۆر، دەبنە مامۆستا، دەبنە ئەندازیار، دەبنە پیشەوەر، دەبنە وەزیر، دەبنە سەرۆکوەزیران، دەبنە هەر شتێک کە ڕۆڵێک بەسیترین ڕۆڵ بۆ گەورەترین ڕۆڵ لە توێژی گەنجەوە دەست پێ دەکات. ئەبێ ئەم گەنجە ئامادەکرێ. بەڵام لە هەرێمی کوردستانم گەنجانە ئامادە ئەکرێن بۆم ڕۆڵانە. ئایا خودی ئەم ڕۆڵانە کابێ لە ناو ساحەی هەر کۆمەڵگەیەکە ئیشی بۆ بکرێ؟ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەست و پەنجیان نەرم کردو بۆ ڕۆڵ پێدانی ئەم گەنجانە و داهاتووی ئەم گەنجانە کە باسمان لێکرد داهاتوی نەتەوەیەکەن. بەڕاست ئەم گەنجانە ئومێدیان هەر بە داهاتوو ماوە لە هەرێمی کوردستان. تەمەن کاتێک گەنج یان لاو کە زانکۆ تەواو دەکات دەبینێت هیچ هەلیکارێکی بۆ ئەو تەخەسوسە بۆ ئەو پسپۆڕی خۆی نییە، ناچار ئەبێ لە ماڵەوە دانیشێ. یان کاتێک گەنج و لاو بۆ خەونێکی ئاسایی ناچارە بێت وڵات جێبێڵێ. خەونێکی زۆر ئاسایی کە لە هەر وڵاتێکا بێت دەسەڵاتدار و دەستڕۆیشت و ئەم خەونانە بۆ گەنج بەدی بێنێت، چونکە داهاتووی نەتەوەکەی خۆیەتی ناچارە بێ ڕێگەی مەرە هەڵبژێرە بۆی بگات بەو خەونەی. ئیتر ئەگەین بەو نوقتەی بەو خاڵەی کە بەڕاستی ئێمە گەنجمان لە گۆڕناوە، ئێمە مەبەسمان دەستڕۆیشتوانی هەرێمی کوردستانە. من هیچی تر کات بە پێشەکێکەمەوە ناکوشم لەگەڵ زۆر بەڕێز کوردستان حەمەڕەشی چالەکوانی کۆمەڵی مەدەنی شەنوکەوی ئەم تەوەرەم دەکەم. ماسە کوردستان بەخێر بێت. ئەمێ بزانم هەر بەڕاست ئەمەی کە من وتم لەم پێشەکیە غەدرم لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کرد یاخۆ نەخێت دروستە، بەڕاست گەنج و لاوی ئێمە لە چ ئاستێکدایە؟ بەنای خۆی گەورەی میهرەبان، سوپاس بۆ جەناب مامۆستا سەلار. سڵاو و ڕێز و حرمەتم بۆ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەو بابەتی کە جەنابەت باسی کرد دیارە بابەتێکی زۆر زۆر گرنگە و گەنجان ئەکرێ بڵم لەوتەکانی جەنابتە ئێشتا زۆرتر ماوە لەسەر فەرامۆشکردنی گەنجان و ئاوەڕنەدانەوە بۆ گەنجان لە هەرێمی کوردستانە باس بکرێن. بەس من پێش ئەوەی کە بچینە سەر ئەو بابەتە پێم خۆشە ئاماژەیەک بە پێناسەی گەنج بکەم. گەنج چییە؟ طبعاً گەنج ئەو توێژە گرنگ و کاریگەری هەر کۆمەڵگایەکەکەوە خاوەنی وزە و هێز و توانە و تاقەیەکی ئەوەندەیە کە بنیاتی هەموو گۆڕانکاریەکان و بنیاتی هەموو ئەو شۆڕشانێکەوە توانی ویانە گۆڕانکاری گرنگ دروست بکەن و داهێنان لەسەر دەستی گەنجان دروست ئەبێت. دیارە گەنج لە هەموو کۆمەڵگایەکە گرنگی خۆی هەیە و لە ئاینی پیرۆزی ئیسلامە گەنج گرنگی و تایبەتمەندی زیاتری هەبووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هەر لە ئەو هاوڵ سەحابانی کەواکە لە دەوری بووە بەردەوام گرنگیەکی تەواوی داوە بە گەنجان. بۆ نمونە ئوسامە یەکێک بوو لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لە تەمەنی 18 ساڵیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم کردی بە قیادەی جەیشێک. ئەمە ئەوانەیە فێری ئێمە کاکەوە ئێمە ئەتوانین دەستی گەنجەکانمان واڵا بکەین، بەردەمیان فراوان بکەین بۆی ئەو توانە و وزە و تاقە ناخیکەوە هەیەە، ئەو لیاقە بەدەنێکەوە هەیەە، ئەو توانە فکریەکەوە هەیەە بتوانن بە دەستێکی کراوە مەودایەکی و بەردەمێکی چۆڵیان هەبێ بتوانن ئەسپی خۆیان تێتاوبن و بتوانن داهێنانی گەورە بکەن، بتوانن
ئەوەی کە خەون و خەیاڵیانە بۆ ئایندەی خۆیان و وڵاتیان و نەوەکانی داهاتوو بتوانن لە سدەسی ئەوانە فراهەمی بهێنن. بۆیە کەواتە گەنج ئەمەیە ئەیشکرێت لە باسی لە تەمەنی گەنج بکەین. گەنج یاخود گەنجێتی قۆناغێکە لە تەمەنی هەر کەسێک لە ئێمەیە کە لە نێوان دوو قۆناغی بێهێزیایە. هەموو مرۆڤێک سەرەتا مناڵە، دواتر لە مناڵی و نەوجوانی تێ ئەپەڕێ بۆ گەنجێتی. مناڵی بە شکڵی خۆی تەمەنێکی بێهێزیە، دواتر تەمەنی گەنجێتی و بەهێزی دێت کە پڕ وزە و توانیت. لە دوای گەنجێتی ئینسان بەرەو پیرێتی ئەڕوات، کەواتە ئەکرێ بڵێن قۆناغێکی تایبەتمەندە کە خوای گەورە ئەیدا بە مرۆڤەکان بۆ ئەوەی لەو قۆناغەیە بتوانن ئەوەی کە پێویستە بۆ ژیانی خۆیان و بۆ ژیانی کۆمەڵگا و بۆ داهاتوو ئایندەی تاکو وڵاتیان دەستەبەریکەن و فراهمی بهێنن. باشە بچینەوە سەر پرسیارەکەم. پێناسەکەی خۆت کرد. گەنج لەم وڵاتەیە بەڕاستی من پێشەکێکم باس کرد. غەدرم لە دەسەڵاتداران کرد لە پێشەکێکەمە یاخود نەخێر بە دروستەوە گەنج ڕۆڵی پێدراوە، لە کایەکانە ڕۆڵی پێدرێ، دائەمەزرێنرێ، خەونەکانی بۆ بەدی دێت و ئەوەش ئەڕوات خۆی گەنجێکە تااقەتی ئیشی نییە ناچارە بێ چێ بۆ وڵاتە. تاوان لە هەرێمی کوردستانە لە دوای کۆڕە و ئینتیفازە خەڵک ئومێد و هیوایەکی زۆر بە دەسەڵاتی کوردی هەبوو. خەڵک بە پیر و گەنج و بەلاوەوە هەمووی چاوەڕێی ئایندەیەک بوون کە ئەوەی کە لە سەردەمی بەعسی فاشیلە نەیانتوانی وەکو تاکێک وەکو میلەتێکی ستەم لێکرا و بەدەستی بهێنن لەسەر دەستی دەسەڵاتی کوردی خۆیان بەدەستی بێنن. گەنجانیش وەکو بەشێکی ئەو کۆمەڵگایە بەداخەوە هەرچەند ئومێد و هیوایەکی زۆریان هەبوو، بەڵام لەسەر دەستی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان نەخێر نەتوانرا. بەڵگەیشمان ئەوەیە کە بەداخەوە گەنجان لە وڵاتی ئێمەیە بەهۆی ئەوەی کە بێ ئایندە کران، بەهۆی ئەوەی کە بێهیوا کران، بەهۆی ئەوەی کە بێکاری بڕستی لێ بڕین، ژیان ماندووی کردن. بۆیە گەنجانی وڵاتی ئێمە بەداخەوە کە سەرمایی ئەم وڵاتن بەشێکی زۆریان سەری خۆیان هەڵگرت و ئاواری وڵاتان و شوێنانی تر بوون کە ئەمە هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت و دەسەڵات. چونکە هەر تاکێک لە کۆمەڵگایە کاتێکە دێتە ناو ژیانەوە هەر شوێنێک بەپی خۆی ئەرکی ئەم تاکەی ئەکرێتە سەرشان، خێزان بە جۆرێک، کۆمەڵگا بەگشتی بە جۆرێک، حکوومەت و دەسەڵاتیش بە جۆرێکی تر. کاتێکە گەنجێک کە مناڵێک لە قۆناغی مناڵی و نەوەجوانی تی ئەپەڕێ دێتە ناو ژیانە و گەنجێتی دەستپی ئەکات، ئەرکی حکوومەت و دەسەڵاتە پێداویستیەکانی ئەم گەنجە بە هەموو شێوازێک دابین بکات. بەداخەوە ئێمە ئێستا ئەوە ئەبین لە ناو گەنجانمانە خوێندن کە پرۆسەیەکی زۆر گرنگە، خوێندن و ڕۆشنبیریکردنی لاوەکانمان زۆر زۆر گرنگە، بەڵام ئێستا ئێمە بە چای خۆمان ئەبینین لاوەکانمان بەهۆی ئەوەی کە گرنگی لە وڵاتی ئێمە بە پرۆسەی خوێندن و پەروەردە نادرێت و ئەوانەی کە خاوەنی شەهادەن سەدان گەنجمان هەیە خاوەنی شەهادەیە و بەڵام بێئیش و بێکارە. گەنجێک کاتێکە لە قۆناغی خوێندن و زانکۆیایە ئەوەندەی خەیاڵی لە لای خوێندن و زانکۆ و تەواوکردن و داهێنانی بێ لە ناو ئیشەکەیە، هەزاران ئەوەندە خەیاڵی لای ئەوەیە کە چۆن ئیشێک و کارێکی دەستکەوێت و چۆن بنیاتی ژیان و خێزان دروست بکات. باسی خوێندن و پەروەردەت کردی، وەڵا پرسیارێکم بۆ هات کوردستان خان، ینی سیستمی پەروەردەی ئێمە تا چەند هاوکارە بۆ ئەوەی ینی ئەم گەنجە ئامادە بکات بۆ بازاڕی کار. لەمەش ئیشکالمان نییە ئەمیش بەسەر گەنجە ئاشکێتەوە؟ بۆی ماوەسە سالا گرفتەکە ئالێرەیە. ئێمە لە هەرێمی کوردستانە لە هەموو لینک و سیستەمەکانی ئەم وڵاتی ئێمە لە هەر شوێنێکۆ سەیری ئەەکەیت گرفتمان هەیە، لە هەر شوێنێکۆ سەیری ئەەکەیت نەمانتوانیوە بەو شێوەیە کە پێویستی هەر تایی کۆمەڵگا دابینەکات جێبەجێ بکرێت. سیستەمی پەروەردە و خوێندنیش لە وڵاتی ئێمە سیستەمێکە کە بەو شێوازە نییە کە بۆ ئایندەی گەنجی ئێمە، بۆ ئایندەی خوێندکاران و قوتابیانی ئێمە سوودی هەبێت. یعنی ئێستا خوێندن کەوتوتە حاڵەتێکەوە خوێندکارێک ئەگەر بۆ نمونە دەرەجەیەکی زۆر بەرز نێرە ناتوانێت بچێت ناو هەموو بەشەکانەوە. یا ئەمڕۆ مەسەلەی خوێندنی بە پارە، قوتابخانەی بە پارە، یعنی هەر لە باخچە و حەزانەوە وای لێ هاتووە ژیانی ئینسان بۆ پارە. ینی مناڵێک ئەگەر
خانەوادەکەی خێزانەکەی دەسەڵاتی نەبێ بخاتە بەر خوێندنێکی بە پارە ئەم مناڵە ئایندەی نیە. ئێمە چەنەها مناڵ هەیە ڕەنگە بڵێم لە ئاستی زانستی و توانای زیرەکیشا بە شێوەیەک نوێ بەزمادەم لە خێزان و بنەماڵەیەکی دەسەڵاتدارە لە ڕووی مادیەوە ئەم کەسە ئەتوانێت نەک لە وڵاتەکەی خۆی بە پارە بخوێنێ، ئەتوانێت بنێرێ بۆ دەریشەوە و چەنەها شەهادە و بڕوانامەی باڵا لە وڵاتانی تیش بێنێ بەس تەنها بەهۆی ئەوەی کە لە ڕووی مادیەوە توانایەکی زیاتریان هەیە خانەوادەکەی. بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی بۆتە هۆکاری ئەوەی کە گەنج لە وڵاتی ئێمەیە بێهیوا و بێئەمەل بووە. یان مامۆستا سالار ئەگەر دیقەت بدەین ئێستا لە وڵاتی ئێمەیە دەردێکی زۆر کوشندە ڕووی لە گەنجان و ئەم وڵاتی ئێمە کردووە. بۆ نمونە من خوێندکارێکی زۆری زانکۆ بینم ینی زۆر بێهیوان، ینی ئەڵێ بەڕاستی کە من زانکۆم تەواو کردووە ینی هەست دەکەم تەمەنم بە فیڕۆ داوە. خۆی ئەم مستەڵەحە قورسە، تۆ زانکۆ تەواوکەی پسپۆڕیەک وەرگری بگەیتەوە قەنەعاتەی بڵێ من تەمەنم لەم بە درێژایی تەمەنی خوێندنم هەستەکەم تەمەنم بە فیڕۆ داوە. ئەمە بەڕاست ئەبێ ئەو پاڵنەر و هۆکارانە چی بێت وا لەم گەنجاکە بگا بۆم قەنەعاتە. خۆی هۆکارەکانی زۆرن، بەڵام سەرەکیترین هۆکاری ئەوەیە کە لە وڵاتی ئێمە گەنجێک کاتێک کە ئەخوێنێت لەسەر خوێندنەکەی و لەسەر بڕوانامە و شەهادەکەی ناتوانێت ژیان دابین بکات، ناتوانێت خۆی بنیاد بنێت، ناچارە بێ پەنا بەرێ بۆ کەسابەت و بۆ کاری تر. بۆیە ئەمە ژیانی دابین ناکرێت. بۆیە زۆر گرنگە حکوومەت لە سلکی پەروەردەیە کاتێک کە خوێندکارێک لە قۆناغی خوێندنایە پێویستە حکوومەت هەر لە قۆناغی خوێندنەکەیە ژیانی بۆ دابین بکات. یعنی مامۆستایەکە ئێمە مامۆستا و فەرمانبەرانی ئەم وڵاتی ئێمە ئەوە چەندین ساڵە بەدەست بێ موچەی و موچە بڕین و مامۆستاکەی دابین ناکات ئەو هەموو مەشەقەتانەوە بەڕاستی. یعنی ئەگەر بە 2 مانگجارێ بە 3 مانگجارێ کاتێک موچەیەک دێت ئێمە لە ڕۆژان لە ناو مەعاناتی خەڵکین چەندین فەرمانبەر و مامۆستامان هەیە کە موچەکەی وەرەگرێت دڵخۆش نییە بە وەرگرتنی موچەکەی. بۆ چونکە ئەوەندە قەرزی لەسەرە، ئەوەندە زەحمەت و بژێوی و تەڵەبیات و پێویستی ماڵ و مناڵی لەسەرە، ئەو موچەی کە وەری ئەگرێ فەقیرە نازانێ بەچی خەرجی کات و بەچی سەرفیکەوە ماڵ مناڵی. ئیتر ئەم گەنجە چۆن بیر بکاتەوە لەوەی کە ئیبداع بکات، داهێنان کا وڵات و خۆشی بەرەو پێش بێت. من خۆشم مامۆستام کوردستان خان شتێکت بیر خستمەوە لەم ساڵانەی ڕابردووە کە موچە 3-4 مانگ دواکەوت و موچەیەکیان نەداوانە. خوێندکارێکم 2 ڕۆژ غیابە بوو، 3 ڕۆژە هەداوانە. ڕۆژێکیان لە ساحەکە وتم وەرە کوڕی خۆم گرفتێک کێشەیەکت هەیە بۆ وا دوایوتی وڵی ئەسەتخوا ئومێدم خوێندن چ ئومێدێکم پێ بەخشیانی ئەوەتە تۆ بینم ئەوە 2-3 مانگە موچە وەرنەگرتووە ئەبێ مەسیری من چی بێەوە مامۆستاکەوەیە. ینی بەڕاست هەر ئەمێ ئەم پرسیارە بکەم لەم نمونەوە بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە ئەنقەست وا لە چینی گەنجەکەن بۆی بیر لە گۆڕانکاری و ئەو هێز وزەی کە لە ناخیە نەیکەن ئەمە بە ئامان چوا لەم چینە دەکەن وا لەم توێژاکەن یاخود نەخێر ئیتر هەرەوە نیان لە هەک بەیایە. وڵاتی ئێمە مامۆستا سالار لە ڕووی سەرمایە و خەزێنەوە زۆر دەوڵەمەندە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی ئەم هەرێمە دڵسۆزی خۆیشیان و خاک و میلەتیش بوونایە لە خەمی ئایندەی تاک و گەنجەکانە بوونایە بە تایبەتی هەرگیز گەنج ڕوبەڕووی گرفتێکی ئالۆش چەشە نەبوویەوە. یعنی ئەکرێ بڵێن ئەمە حاڵەتێکە شتێک نییە لەسەر یعنی هۆکارەکەی ئەوە بێکە دەسی لەسەر نەبێت. بەڵێ یعنی بەڕاستی جا ئەم دەسی ناوخۆیە یا دەسی دەرەکیە بەڕاستی چونکە سیر ئەەکەیت قەزیەکە ئەوە نییە کە دەسەڵات یاخود حکوومەت ناتوانێت بژێوی ژیانی ئەو خەڵکە دابین بکات. ئەگەر ئەم سەروەت و سەرمایی کە لەم وڵاتەیە هەیە بە شێوەیەکی عەدالەت لەم وڵاتەیە سەرف بکرێت دابەش بکرێت هەموو تاکێکی ئەم وڵاتە پێویستی بە هیچ شتێکی تر نابێت. یعنی مناڵێک هەر لە مناڵیەوە پێویستە حکوومەت بودجەی بۆ دابنێت، پێویستە حکوومەت خەمی لێ بخوات، وڵاتانی پێشکەوتو بەو شێوەیە خەمی میلەت و تاکی کۆمەڵگەی خۆیان نەخۆن. بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە یعنی ئەوە هیچ لە مناڵی ئەو هەر فەرامۆش کراوە لە گەنجێتی بەو شێوەیە. دواتریش کاتێکە لەسەر ئەرکی خۆی و بە ڕەنجی شانی خۆی ئەم تاکە ئەبێتە موچەخۆرێک لە
وڵاتەکە ئەوێ خزمەتکە لە بوارەکەی خۆیان دێن دەسەنێنە بینی ئەم وچە و ئەم قوت و ژیانەی خۆی و ماڵ مناڵەکەیشی ئەبڕن دی ئەمە هەموو کەسێکی عاقڵ ئەزانێت کە ئەمە بە ئەم قەستە بەڕاستی ئەمە شتێک نییە کە لەبەر پێویستیەک بێت لەبەر هۆکارێکی دروست بێ بەڕاستی. باش ئەوە حکوومەت هەل ناڕەخسێنێ هەر بەڕاست گەنجان خۆیان پلانیان بۆ نییە بۆ نەدەست پێشخەریە بکەن لەوەی کە پرۆژەی خۆیانیان هەبێت ئیتر بیر لەوە بکەنەوە گەنج خۆی پەرە بەکاری خۆی بدا. ئەم قسەیە ئەزانی بۆچی هێناوە بەرپرسێکی ئەم وڵاتە وتی گەنج خۆی تااقەتی ئیشی نییە ئیش زۆرە لە هەرێمی کوردستان. باشە گەنجانی هەرێمی کوردستان بۆچی مەسەلەن کار ناکەن ئیش ناکەن بزنسێکی خۆیانیان هەبێت؟ خۆی مامۆستا گەنج گەنجینەیە ئەوەیش با بڵێن هۆکارەکانی زۆرن کە بۆچی گەنج هەر چاوەڕێ حکوومەت و دەسەڵاتە هەر چاوەڕێیە چۆن ئەڵێیت لە شوێنێکەوە بۆی ببارێت ئەکرێ بڵێن هەردوو لە بەڵام پێویستە حکوومەت ئەم خەمەی گەنجان ئەم کێشەی گەنجان بە تەواوەتی چارەسەر بکات چونکە هەر کاتێک گەنج لە واقعێکا ژیاکە کێشە و گرفتی زۆر بوو کاتێک گەنجێک ئومێد و هیوای هەیە بە خوێندن ئومێدی هیوای هەیە بە داهاتوو ئەوێ هەنگاو بنێ بۆ ژیان بەڵام کاتێکە تۆیەکی مامۆستا کاتێکە فەرمانبەرێک کاتێکە کەسێکی تر ئەبینێت ئێستا لە دوای تێپەڕاندنی تەمەنێک ئێستا گەیشتۆتە قۆناغی بێ هیوای و بێ ئومێدی ئەم گەنجەش دیسانەوە ئەم بێ ئومێدێ باڵەکێشە بەسەریە بۆیە گەنجەکانی ئێمە بەشێکی زۆری هۆکاری بێکاریانە یعنی بێکاری لە وڵاتی ئێمەیە بۆتە هۆکارێکی ئەوەی کە گەنج نازانێت کاتەکانی خۆی بە چۆ بەڕێ بکات پاشان هەموو ئەو هۆکارانی کەوا هێنراوەتە ناو وڵاتی ئێمەوە مامۆستا ئێمە سۆشیال میدیا ڕەنگە زۆر بە گرنگ سەیری نەکەین بەڵام سۆشیال میدیا بە گشتی ئالەتێکە ئەکرێ بڵێن سوود و قازانجی زۆری هەیە بەس ئەگەر تاگ نەزانێت چۆن بەکاری ئەهێنێت چۆن ئیسفادە لە سۆشیال میدیا ئەکات چۆن کاتەکانی خۆی پێوە سەرقاڵەکات هەر ئەم شتە ئەبێت بە گرفتی ژیانی و ئەبێتە هۆی ئەوەی کە پاشەکشەی پێکات لە ژیان و لە سەرکەوتنەکانی گەنج کە سەرقاڵ بوو بە شتانێک کە سوود و کەڵکی نەبوو خۆی و نەبوو ئایندەی وردە وردە ئەم گەنجە چۆنەڵیت هەان لە کار ئەکەبێت یعنی وای لێت ئەم گەنجە ئیتر توانای بیرکردنەوەی نامێنێت کاتێک گەنجەکانی ئێمە شەو هەتا بەیانی ناخەون بە دیار مۆبایلەکەی دەستیانەوە ئەم گەنجە بەیانی ئەوەندە ماندووە ناتوانێت هەر ژیانی ئاسایی خۆشی بکات یعنی سیستەمی ژیان لە وڵاتی ئێمە هەموو شتێک گۆڕاوە بڕوا بکە جاری وا هەیە ئەبینی خێزانێک مناڵەکەی 5 ساڵە یعنی ئەڵە تا سەعات 2-3 شەو ناخەوین مناڵەکەیشی ناخەوێت ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کەوا ئەم گەنجە ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێت بۆیە من ئەڵێم پێش ئەوەی کەوا گەنجەکە حکومەت و خێزان و هەمووی چۆنەڵی خۆشی بیر بکاتەوە پێش هەموو شتێک بۆ گەنج بۆ تاک پەروەردە گرنگە یعنی لە وڵاتانی پێشکەوتووە سیرەکەی لە زۆر مناڵی ئەم تاکانەوە دەست ئەکرێ بە پەروەردەکردنیان بۆیە ئەم گەنجە هەتاوەکو پەروەردەی نەکەیت دواتر ناتوانێت گەنجێک بێت پڕ بێت لە وزە و توانایە کە بتوانێت بە سوودی خۆی و کۆمەڵگایش بەکاری بهێنێت. ئێستا یەکێک لە لێکەوتەکانی ئەوەی کە بەم شێوازە مامەڵە لەگەڵ گەنجانە کراوە ئەویش کاریگەری سلبی دروست کردووە لە پێکێنانی خێزان. ئەم لێکەوتانە دوجار ئەمان با بۆچی لە داهاتوێکی نزیکیان دوورە کە گەنج ئەڵێ کاکە من هاوسەرگیری چی بکەم یعنی ئەوە هاوسەرگیریم کرد بەڵام ئەی خێزان بەچی بەخێوکە ئەی کرێ خانووەکە بەچی بە ئەی مناڵێکمان بوو بەچی پەروەردەی کەم پێویستم بە سەرمایەکە بێ پێویستم بە پشگیرێکی داراییە بێ ناقیشی نییە کەواتە ئەمەوێت ئەم پرسیارم ئاوا بکەم کاریگەری سلبیەکانی ئەوەی کە ئاوا گەنج بێڕۆڵ کراوە گەنج هەلیکاری نییە کاریگەری کۆمەڵایەتی و خێزانی و ئەخلاقی و ڕەوشتی بۆ داهاتوێکی نزیکیان دوور چی دروست دەکات؟ کاریگەریەکانی زۆرن گەنج کاتێکە بەم شێوازە مامەڵی کرد لە ناو ژیانە ئەم گەنجە من پێش ئەوەی بڵێن باسی ئەوکەم کەوا گەنج بیر لە خێزان دروستکردن بکاتەوە یەکێتر لە گرفتەکانمان ئەوەیە کە ئەو خێزانانی کە دروست بوون ئەمڕۆ هەڵ ئەوەشێن کە بەشێکی زۆری بژێوی و ژیان و
ئەو جەوەنا لەبارەیەکەوە لە هەرێمی کوردستان ڕەخساوە پێناهێنرێ ئەوەی پێکی شێنراوە هەڵەوەشێ. یعنی ئێستا بڕۆ سەیری ئیحسایەکان بکە لە مەحکەمەیە معلومات وەربگرە کە من تازەکی معلوماتم وەرگرتووە زۆر مەترسی هەیە لەوەی کە هەم پێکێنانی خێزان خاو بۆتەوە و خەڵک ناچێت ناو ئەو پرۆسەیەوە دەسی بۆ نابات هەمیش هەڵوەشانەوەی خێزانەکان لە زۆربوونایە یعنی بەرەو زیاد ئەچێت ئەمەش لە ناوچەیەک بۆ ناوچەیەک ئەکرێ بڵێن جیاوازی هەیە کە ئەمانە هەمووی هۆکارەکانی جۆرا و زۆرن بەشێک لە هۆکارەکانی ئەوەیەکەوە هۆکاری بژێوی و ژیانە یعنی من بۆ خۆم خێزانم بینیوە کە بەهۆی بژێوی ژیانەوە لێک هەڵوەشاونەتەوە گەشتونەتە ئەوەی کەوا تا حەدی تەلاق ئەم خێزانە ڕۆشتووە کەواتە گرفتەکان زۆرن ئەگەر ئێمە باسی ئەوانە بکەین پاشان خاڵێکی تر کە حەز دەکەم ئاماژەی پێ بم ئەویش یەکێک لەو دەرد و موسیبەتانی کە ئەمڕۆ گەنج بەهۆی بێکاری و بەهۆی ناومێدی و ئەو حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتدارانی هەرێم ئەیکەن بەرامبەر بە گەنجان گەنج وای لێ هاتووە هەر بەوە نەوەستاوە کە ژیانی ئاسایی بۆ نەکرێت بەڵکو گەنج پەنای بردوۆتە بەر مادەی هۆشبەر پەنای بردوۆتە بەر ئەو ڕێگانەی کەوا ڕۆحیشی لەناو ئەبات یعنی ئەیتر لە هەرێمی کوردستانە بە هەزارەها گەنج هەیە کە مدمینی مادە هۆشبەرەکانە بە هەموو جۆرەکانیەوە کە ئەمانە هەمووی موسیبەتن لە داهاتووە ئەمە هەمووی کاریگەری زۆر خراپ لەسەر وڵات و تاکی ئەم وڵاتە دروست ئەکات کە پێویستە حکوومەت ئاوڕی جدی لێباتەوە کە پێویستە حکوومەت و ئەرگەکە لەسەر هەموو لایەکمانە بەڵام حکوومەت بەتایبەت یعنی لەم وڵاتی ئێمە هیچ شتێک چۆنەڵیت کۆنتترۆڵی نییە هەموو شتێک فریە و کراوەیە گەنجێک بێوێ دەست بەرە بۆ هەر خراپەیەک لە بەردەمیا کراوەیە و دەسی بۆ بات گەنجێک کاتێکە مدمینە مادەی هۆشبەر کاتێککە پێی ئەزاندت دەستگیر ئەکرێ ئەم گەنجە فترەیەک لە زیندانادا ئەندێ بەڵام بەبێ ئەوەی چارەسەر بکرێت دواتر دووبارە ئەخرێت و ناو کۆمەلگا ئەم گەنجە مدمینە چارەسەرت نەکردووە پێویستە حکوومەت ئاور بداتەوە لە هەموو ئەو گرفتانێکەوە لە کۆمەلگایە هەیە بە چارەسەرکردنیان نەک بە سەرکردن و چۆنەڵی مسەکین پێدان. کوردستان خان من بۆ ئامادەکردنی بەرنامەیە سێرچێکم کرد لە 16 بۆ هەفتای کۆمەلگەی ئێمە چینی توێژووی گەنج و لاون ئەمە ڕێژێکی زۆر بەرزە بە کۆمەلگەیی گەنج ئەژمارەکرێ ینی ئەشوێ بزانم ینی گەنج کەواتە ئەتوانێت گۆڕانکاری دروستکە بۆ نمونە پرۆسیکی وەکو هەڵبژاردن باشە ئێستا ئێمە نزیکە بینی و لاڵبژاردننی پەرلەمانی عێراق یعنی لە 16 بۆ هەفتای کۆمەلگەی ئێمە گەنج بێ کەواتە لە 16 بۆ هەفتە ئەتوانی گۆڕانکاری بکەیت یعنی ڕێژێکی زۆر گەورە گۆڕانکاری دروستەکە پێت وانییە گەنجیش خۆی بەشێکە لەوەی کە تەمەڵە بیر ناکاتەوە لەوەی کە بێوێ گۆڕانکاری بکە من ناڵم بڕوە هێزی چەکداری بەس خۆ بە هێزی قەڵەمەتوانیت ئەوە گلەی تێ لەم دەسەڵاتە فەرموو بە ڕێگەی دەنگدان گۆڕانکاریەکە دروستکە گەنجیش خۆی بەشێک نییە لەم هەڵەیە بەتەکیید گەنجان خۆیان بەشێکی زۆرن لەو هەڵانێکەوە بەسەریانە تێپەڕ ئەبێت و هەڵبژاردننی بەردەمی ئێمە فرسەیەکی زێڕینە بۆ هەموو تاکی ئەم هەرێمە کە نیگەرانە کە گلەیی هەیە کە ناڕازیە لەم حکوومەت و دەسەڵاتە و لەم وەزعیکەوە بارودۆخ و گوزرانی خەڵک تێکەوتووە ئەرکی سەرشانی هەر تاکێکەکە ڕۆژی دەنگدان بچێ بە دەنگی گۆڕانکاری گەورە دروست بکات خۆ کاتێک لە بە درێژایی مێژوو کاتێکە گەنجان هەستاون بە دروستکردنی گۆڕانکاری گەورە هەر قۆناغێک بە شێوازێک گۆڕانکاری تیا دروست کراوە ئێستا شۆڕشی گەلان دەنگدانە سەر سندوقەکانی دەنگدانە بۆیە پێویستە گەنجانی ئێمە ئیتر هەستنە سەر پێ دەستبەرداری تەمەڵی و سستی و خۆخلافانکردن بن بە ئەو شتانێکەوە هیچ سوود و بەرژەوەندی و کەڵکێکی نییە نەبوو خۆیان و نەبوو ئایندەی وڵات و ژیانیان بۆیە پێویستە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتی گەنجەکان کە هەموو لایەکمان چاوی زۆرمان لە گەنجەکانە ئەوان ڕۆژی دەنگدان هەستن بە دەنگەکانیان
ئەوەی کە گلەیان لێتی ئەوەی کە بۆتە هۆکاری ناومێدکردنیان بۆتە هۆکاری بڕینی قوت و بژێوی ژیانیان بۆتە هۆکاری ئەم هەموو نەهامەتیان بۆتە هۆکاری ئەوەی کەوا سەری خۆیان هەڵگرن و وڵات و خاک و نیشتیمان و کەس و کاری خۆیان جێبێڵن ئەتوان بە دەنگیان ئەمە بگۆڕن ئەم شۆڕشە بەرپا بکەن ئەوەی کە گۆڕانکاریەکە ئێسامە پرسیاری گەنجاڵێ باڵژان گۆڕانکاریەک خۆی یەکێک لە گرفتەکانی خەڵکی ئێمە ئەوەیە کە ئەمەش دەستەڵات ئیسفادەی لێ کردو بەڕاستی ئەوەیە کە بە جۆرێک خەڵک مەئویس و ناومێد کراوە کە لە قەنەعەتی خەڵکە حاڵەتێک دروست بووە ناچمە سەر سوڵتانی دەنگدان بەم شێوازە دەسەڵات سزا ئەدەم لە کاتێکە بێئاگایە لەوەی کە ئەگەر ئەم نەچێت بە مەسلحەت و بەرژەوەندی ئەو دەسەڵاتەیە جارێکی تر ئەو حکمی خۆی و دەسەڵاتی خۆی هەروەرەگرێتەوە هەست ناکەی کوردستان خان ینی بە ئەمەش ینی دوورکەوینەوە لە دەسەڵات گلەیەکیش بکەین ینی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتیش ینی نامەیەکی ئاڕاستەکراوی ڕاستەوخۆیان نییە بۆ گەنجان ینی ڕاستەوخۆ خیتابیان نییە لەگەڵ گەنجە گەنج ئەو وزێژ نابینێتەوە لە هێزەکانی دەرەوەی دەسەڵات ڕاستەوخۆ خیتابیان هەبێ بۆیان ینی هەز ناکەی پلانێکیش نییە لە هێزەکانی دەرەوەی دەسەڵات بۆی گەنج ئەو متمانەی بۆ بکەڕێنێتەوە خۆی گرفتەکە ئالێرایە لە هەموو لایەک کەم و کورتی هەیە لە هەموو لایەک ئەو ڕێچکەیکەوە پێویستی گەنج دابین ئەکات چینوێتی گەنج ئەشکێنێت ئەو نەمەتە ئیشەیکەوە یعنی گەنج ئەمڕۆ لە وڵاتی ئێمە بێسەر ماوەتەوە یعنی گەنجانێکن لەگەڵ شەپۆلەکەی ئەڕۆن بەڵام سەرێکیان نییە بزانن بەرەو کێو بۆچی ئاراستە ئەکرێن بۆیە گەنجان تووشی ئەم مەلەلی و ناومێدیە بوون کە من قەنەعەتم وایە ئەو هێزانی کەوا لە غەیری با بڵێن دەسەڵاتیشن هەندێک شتی باش کراوە هەندێک هەنگاوی باش نراوە بەس ئەکرێ بڵێن لە ئاستی ئەو کەم تەرخەمەی دەسەڵات و لە ئاستی ئەو پێویستی و گرفتانەی گەنجانی کۆمەڵگای ئێمەیان باش چارەسەریەکان چین ئەبێ چی بکرێ چارەسەرەکان تەمان ئەکرێ بڵێن چارەسەر زۆرە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە یەکەم چارەسەر گەنجان لە خۆیانەوە بێ دەست پێ بکەن تاک ئەبێ لە خۆی دەست پێ بکات ئەبێ ئەو قەناعەتەی کەوا لە ناخی هەر کەس تاکێکە هەر گەنجێکا دروست بووە کە قەناعەتێکی بێئومێدی و بێهیواییە دەستی ناوەتە بەر ئەژنۆی و بێئومێد بووە ئەبێ ئەم قەناعەتە بگۆڕدرێت ئەمە خاڵی یەکەم و چارەسەری یەکەمە چونکە هەر گۆڕانکاریەک لە خودی خۆتەوە دەست پێ نەکات ناتوانێت گۆڕانکاری گەورەی بەدوایە بێت و پاشان پێویستە دەسەڵات ئاوڕی جددی لە هەموو ئەو کەم تەرخەمیانی بداتەوە کە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و بەرامبەر گەنجان بە تایبەتی کردوێتی و پێویستە هەموو ئەو سلکی پەروەردە هەموو ئەو شوێنانەی کەوا هەن پێویستە ئاوڕی جددی لە چاکسازیکردن لە ناویان بدرێتەوە و هەموو ئەو لایەنانەی کەوا وەکو ئۆپۆزیسیۆن هەن لە هەرێمی کوردستانە وەکو خەمخۆر و فڕیادڕەسی مافخوراوان و موچە دزراوانی ئەم وڵاتەن پێویستە ئەمانەیش لێبڕاوانەتر بەڕاستی لە هەوڵی ئەوەیە بنکەوە دابینکاری ئایندە و دواڕۆژی نەوەکانی وڵات بن بە تایبەتی ئاوڕی جددی لە گەنجان بدرێتەوە گەنج کاتێک کە گرفتەکانی لە جێی خۆی بێت هیچی بۆ نەکراوە بۆیە باشترین چارەسەر ئەوەیەکەوە گرفتەکانی گەنجان لە هەرێمی کوردستانە چارەسەر بکرێت ئەمەش بە هەموو لایەکرێت و بە تایبەتی بەدەسەڵات دەکرێت بەڵێ زۆر سپاس کوردستان حەمەڕەشید چالاکوانی کۆمەڵی مەدەنی مادوومان کردی کوردستان زۆر سپاس بینەر و بیسەری ئێمە لە هەرجەیەکەن سپاس بۆ بینەریتان بەخوای گەورەتانە سپێرم تا سبەی پێتانەگەمەوە خواتان لەگەڵ